سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینایانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی کرێکارانی شەرکەتی پویا نەخیلام، بەردەوامی تێکەڵچوونی نێوان هێزەکانی سووریای دموکراتیک و حکوومەتی سووریا، ناڕزایەتی خوێندکارانی پەرستاری، زانکۆی زانستە پزیشکیەکانی هەمەدان، گیانەدەستان و برینداربوونی 29 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە جادەی دەماوەند بۆ فیروسکو و لە سێدارەدانی حەوت بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ناڕزایەتی کرێکارانی شەرکەتی پویا نەخی ئیلام. بەپێی راپۆرتەکان، کرێکارانی شەرکەتی پویا نەخی ئیلام زیاتر لە 4 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی خراپدا دەژین. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی داخرانی واحدە زیاتر لە 170 کرێکاری ئەو شرکەتە شارەنووسیان دیار نییە و لەلایەن بەرپرسانەوە وەڵامیان نادرێتەوە. بە وتەی ناڕازیان، سەرەڕای ئەوە کە زیاتر لە 4 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە، تەنانەت لەلایەن بەرپرسانی شرکەتەوە حەقی بیمەکانیان نادرێت و خاوەن شرکەتەکە بە بیانووی نەبوونی داهات زیاتر لە 40 ڕۆژە ئەو شرکەتەی داخستووە و ئیزنی گەڕانەوەی کرێکاران بە سەرکارەکانیان پێیان نادرێت. بەردەوامی تێکەڵچوونی نێوان هێزەکانی سووریای دموکراتیک و حکوومەتی سووریا. بەپێی دوایین هەواڵەکان، ڕۆژی ڕابردوو شەڕێکی قورس لە نێوان هێزەکانی سووریای دموکراتیک و حکوومەتی نوێ سووریا ڕوویداوە و بەهۆیەوە دەیان چەکداری سەر بە ڕژیمی تورکیا کوژراون. بەپێی راپۆرتی ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک، ڕۆژی ڕابردوو ئۆتۆمۆبیلێکی شێروانانی ڕۆژاوای کوردستان لەلایەن درۆنێکی بۆمڕێژکراوی هێزەکانی حکوومەتی سووریا وەکراوەتە ئامانج و بۆ هۆیەوە 3 کەس بریندار بوون، هاوکات ناوچەی دێر حەفاری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمی تورکیاوە بە ناوی CNA بە چڕی بردومان کراوە و خەڵکی مەدەنی کراونەتە ئامانج. لە بەرامبەردا، هێزەکانی سووریای دموکراتیک بەرپرچی هێرشەکانی ئەو دوولایەنەی داوەتەوە و بەدەیان کەس لە بەکرێگیراوانی ڕژیمی تورکیا و هێزەکانی حکوومەتی سووریا کوژراون یان بە سەختی بریندار بوون. هەروەها هێزێکی زۆری سەربازی ڕەوانەی ناوچەکانی دێر حافر، منبج و عین عیسا کراون. ئەمە لە کاتێکدایەکە لە ڕۆژانی ڕابردوودا 71 کەس ئەندام و هاوکار لەگەڵ گروپی تەرۆریستی داعش لە ناوچەی عین عیسا دەست بەسەر و دەست بەسەر چەکەکانیاندا گیراوە. دەست بەسەرکرانی بازرگانێکی مادەی هۆشبەر لە سلێمانی. بەپێی راپۆرسەکان، لە چالاکیەکی ئێجارەی ئاسایشی حکوومەتی هەرێمدا، بازرگانێکی مادەی هۆشبەر لە سنووری ئێجارەی ڕاپەڕین دەست بەسەر کراوە. لە ئەنجامی کۆکردنەوەی زانیاری پێشوەخت و بەدواداچوونی بەڕێوەبەرایەتی گشتی نەهێشتنی مادە هۆشبەرەکان بە بڕیاری دادگای لێکۆڵینەوەی ئاسایش، ڕۆژی شەممە 12 ڕەسبەر لە سنووری ئێجارەی ڕاپەڕین توانیان بازرگانێکی مادەی هۆشبەر دەست بەسەر و دەست بەسەر بڕی 5 کیلۆگرام مادەی هۆشبەر لە جۆری کریستاڵ بگرن کە بە مەبەستی فرۆشتنیان هێنرابوونە هەرێمی کوردستان. لە ئێستادا تۆمەتبار بە بڕیاری دادوەر بە مادەی 25 لە یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان ڕاگیراون و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لێکۆڵینەوە لەسەر دۆسیەکەیان بەردەوامە. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شەرکەتی نەوتی فەلاتقاڕا لە دوورگەی خارک. ڕۆژی ڕابردوو، کۆمەڵێک لە کرێکارانی شەرکەتی نەوتی فەلاتقاڕەی شاغەڵ لە دوورگەی خارک دژ بە وەدینەهاتین جاخوازیەکانیان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە ماژە بەوە دەکەن کە سەرەڕای چەند مانگ ناڕزایەتی دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان بەرپرسان وەڵامیان نادەنەوە و تەنانەت کرێکارانی ناڕازی شەرکەتی نەوت لە ئێران خراونەتە ژێر گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانەوە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا، نەڕازیان خوازیاری بەرزکردنەوەی ئەستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕەفاهی، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژکشودان، سربەخۆی سندوقی خانشینکراوانی سەنعەتی نەوت، پێدانی حەقدەست و مەزایە جوەخراوەکانیان و هەروەها وەرگرتنی هێزی کاری نوێ بوون.
نەڕزایەتی خوێندکارانی پەرستاری زانکۆی زانستە پزیشکیەکانی هەمەدان. ڕۆژی یەکشەممە 13 ڕەزبەری 1404 هەساوی خوێندکارانی پەرستاری زانکۆی زانستە پزیشکیەکانی هەمەدان دژ بە پێنەجانی کار بە خوێندکاران ناڕزایەتیان دەربڕی. خوێندکارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم بینای ناوەندی ئەو زانکۆیە ئاماژەبەوە دەکەن کە هێشتا بە خوێندکارانی ترمی 7 و 8 پەرستاری بەهۆی جابینەکرانی بوجە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە دۆخی یابووری خوێندکاران و هەروەها نابەرپرسیارەتی شرکەتی بیمە کاریان پێ نەدراوە و خوێندکاران لە دۆخێکی خراپی یابووریدا دەژین. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا خوێندکاران جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕزایەتی دژ بە گەندەڵی سیستماتیک و بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی خوێندکاران لە ئێران. کۆبوونەوەی دانیشتوانی پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری. ڕۆژی یەکشەممە 13 ڕەزبەر کۆمەڵێک لە دانیشتوانی گوندی هەرچەگان سەر بە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری دژ بە نەبوونی معالیم لە قوتابخانە سەرەتاییەکان کۆبوونەوە. بە وتەی ناڕازیان لە سەرەتای ساڵی نوێی ئەم ساڵەوە قوتابخانەی سەرەتایی ئەو گوندە معالیمی نەبووە و بەهۆیەوە منداڵەکانیان لە خوێندن بێبەشکراون. بنەماڵەکان لە بەردەوامی کۆبوونەوەکە ئاماژەبەوە دەکەن کە سەرەڕای خراپی دۆخی یابووری خەڵکو و هەروەها لەسەرەوە بوونی نرخی کەلوپەلی خوێندنی منداڵان ئێستاش نیگەرانی بێبەشبوونی منداڵەکانیان لەسەر کێشەکانیان هاتوونەتە ئاراوە و خوازیاری ڕوونکردنەوەی وەزارەتی ئامۆزش و پەروەرش سەبارەت بە ئەم بارودۆخە بوون. گیانودەستان و برینداربوونی 29 کەس بەهۆی ڕووزاوی هاتوچۆ لە جادێ دەماوەند بۆ فیروسکو. بەیانی یەکشەممە 13 ڕەزبەر بەهۆی ڕووزانی ڕووزاوێکی هاتوچۆی زەنجیرەئی لە جادێ دەماوەند بۆ فیروسکو 2 کەس گیانیان لەدەستە و 27 کەسی دیکەش بریندار بوون. بەپێ راپۆرتی فریاگوزاری خێرای شاری تاران لە جادێ دەماوەند بۆ فیروسکو و پاشان شاری ئابسەرد بەهۆی پێکدانانی کامیۆنێک ئۆتۆمۆبیلێکی شەخسی و پاسێک 2 کەس گیانیان لەدەستاوە و 27 کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. هەروەها دۆخی تەندروستی ژمارێک لە برینداران لە خراپیدایە و مەترسی لەسەر گیانیان هەیە. شانی باسە بەپێ ئامارە فەرمیەکانی ساڵی ڕابردوو لانیکەم 19,435 کەس بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی ڕێگەوبانی ئێران گیانیان لەدەستاوە و بە هەزان کەسی دیکەش برینداریان کەمەندان بوون. دووە هەواڵ لە سێزارەزانی حەوت بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا حەوت بەندکراو بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی خەزوێن، عادڵابادی شیراز و زەنجان ئاعدام کراون. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 6 بەندکراو بەناوەکانی محسن بەرزەگەر، خۆسرۆ مۆرادلو، ڕەحمان درەخشانی، محەممەد سوڵتانپور، نور محەممەد ناسری و فەرزاد ڕەسوولزادە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی عادڵابادی شیراز، خەزوێنی و زەنجان لە سێدارەزراون. هەروەها بەندکراوێکی ژن بە ناوی ڕۆئیا عەباسزادە تەمەن 25 ساڵ و لە قوربانیانی منداڵ هاوسەری بە تۆمەتی کوشتنی بانقەستی هاوسەرەکەی لە زیندانی زەنجان ئاعدام کراوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.